لا سەر بابەتی درێژکردنەوەی ماوەی یاسایی کۆمیسیۆن ئەمڕۆ لە پەرلەمانی عێراق من میوانێکم لەگەڵا لە بەغداوە چیایی تەیمور ئەندامی پەرلەمانی عێراق کە لە ستۆدیۆی بەغدایە لەگەڵمان. بەڕێز چیایی ئەم کاتتان باش، پێتان وایە کە ئەم بابەتە درێژکردنەوەی ماوەی یاسایی کۆمیسیۆن ئەمڕۆ بێ کێشە و گرفت لە بەغدا تێپەڕێت؟ سڵاوت لێ بێ و لە هەموو بینەر و گێرانی کەنالی کوردستان 24. بەڵێ لای ئێمەی کورد ئەو هەموارکردنی ئەو یاسایی ژمارە سیوەیەکی ساڵی 2019 هەموارکردنی دووەمی زۆر پێویستە، چونکە پێشی 6 مانگ کاری ئەو کۆمیسیۆنەمان درێژ کرد بوو لە هەفتی یەک بۆ هەفتی هەفت. هەمومان دەزانین لە دوای بڕیارەکانی محکەمەی ئیتیحادی دادگای فدرالی کێشە کەوتە کاروباری کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لە توانەدانیە لە کات و ساتی خۆی کە لە دەی 6 ئەنجام بدرێت. لەبەر ئەوە پێویست بۆ جارێکی تر کاری کۆمیسیۆن درێژ بکەینەوە بۆ ماوەی 6 مانگی تر تا هەفتەیەکی ساڵی 2025 بۆ ئەوەی بتوانیت ڕێکارەکانی پێویست ئەنجام بدات بۆ ئەوەی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان لە کات و ساتی خۆیدا کە لە ئایندەدا دەستنیشان دەکرێت و مەزەدە دەکرێت مانگی لە ئاخیرەکانی مانگی نۆ یان سەرەتاکانی مانگی دا ئەنجام بدرێن. کاک چیایی لە قسەکان تا باسی هەموارکردنەوەی یاساکەت کرد، ئەمە هەموار دەکرێتەوە یان بە یەک پاکێج دەنگی لەسرە درێت و ماوەی 6 مانگی تر درێژەکرێتەوە؟ ئەگەر هەموارەکرێتەوە ئێوە تێبینیتان لەسەر یاساکەت و توانیوتانە جێگەی و تێبینیانەی خۆتان بکەنەوە؟ ساڵ یا 4 ساڵ دەبی جارێک کۆمیسیۆن هەڵبژارتر بۆ بکرێتەوە و ئەندامەکانی سەر لە نوێ هەڵبژێرن. هەموارکردنەکە لەسەر ئەوەیە کە پێشی 6 مانگ کارەکانیان درێژ کرد بۆ 6 مانگی تر بۆ درێژ بکەینەوە بۆی ماوەی کارەی ئەو کۆمیسیۆنە لە 4 ساڵ ببیتە 5 ساڵ. لە سەرەوەی کە هیچ گیر و گرفت نییە، بەڕاستی تا ئێستا هیچ تێبینیمان نەبینە لە لایەنە کوردیەکان، لایەنە شیعیەکان، لایەنە سونەیەکان کە تێبینیان هەبیت و معارض بن کە ئەو کاری ئەو کۆمیسیۆنە درێژ بکرێت. بەڵێ کەواتە بە یەک پاکێج دەنگ لەسەر درێژکردنەوەی ماوەی یاسایی کۆمیسیۆن بۆ ماوەی 6 مانگی دیکە ئەدرێت بۆ ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردننی هەرێمی کوردستان کە پێویستی بەو کاتەیە. بەڵێ هەر نەسێکی تێدا دەبیت تا کۆمیسیۆن کاروباری تەواوکردنی هەڵبژاردنەکانی پەرلەمانی هەرێمی کوردستان بکرێت. نەسێکە ینی وەکو شەرتێک بۆ ئەوەی ئەو درێژکردنە. زۆر باش هەرمەبەستەکەش ئەوەیە بۆ ئەوەی بەڵێ بۆ ئەوەی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان جێبەجێ ببیت. بەڵێ یەکێکی تر لەو خاڵانەی ئەمڕۆ لە پەرلەمان قسەی لەسەرکرێ پرۆژە یاسای گەڕانەوەی خاوەندارەتی مڵکە بۆ خاوەنەکانیان. ئەم بابەتە بە شێوەیەکی گشتی پەیوەندی بە خەڵکێکی زۆری ئێمەوە لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان هەیە، بە تایبەتی لە پەلکانە و کۆمەڵی شوێن کە ساڵانە کۆمەڵی کێشە و گرفت دووبارە بنەوە لەگەڵ جوتیارانی ئەو ناوچەیە. پێتان وایە ئەم بابەتەیان هەروە بە ئاسانی لە پەرلەمان تێپەڕێت بەبێ کێشە و گرفت؟ بەڵێت عادەتەن گرفتەکان لە چه دروست دەبن؟ هەر یاسایەکان هەماوەرکردنی یاسایەک لە سێ قۆناغ دەرباز دەبیت. خوێندنی یەکەم کە بەس دەخوێندرێت، هیچ مناقشات گفتوگو تێدا نیە. خوێندنی دووەم دەرگەی دانوستاندن مناقشات ڕای خۆ پێختەڕۆ دەدرێت. ئەمە لە ئەو هەردوو قۆناغە دەرباز بووین. ئێستا لە قۆناغی سێمی تەنیا یاساکە لە دوای کە خوێندنی دوام بۆ دەکرێت و ملاحظاتی ئەوانەی متەداخلین لە ئەندام پەرلەمانەکان بە نەزەر وەردەگرن، سیاغێکی تر بوو دەکات تەنیا دەخوێندرێت و دەنگ لەسەر دەدرێت. مەجالی ئەوەی نییە، یعنی لە
سەرۆکاتی پەرلەمان ڕێبداتە کە مەجاالیەوەی نییە کە مناقەشات بکرێت وەکو ئەوەی کە لە خوێندنەوەی دووەم پەسەند کرایە یانە ملاحظاتی ئیزافی لەسەر بووە ئەمڕۆ دەخوێندرێت و بۆ سەرۆکاتی پەرلەمان هەیە مەجای هیچ دانوستاندنێک نەدات یان هیچ مداخلەیەک لە ئەندام پەرلەمانەکان باشە طبعا اعتراضی هەبوو وەختی خۆ لە پێکاتەی سنە چونکە زیاتر ئەوانە عرب هەوردەکان لەو پێکاتەیە هەندە اعتراضات هەبوون بەڵام کەش و هەواکەش عام ئەوەی هەلبژاردننی سەرۆک پەرلەمان و ئەوانە پتە بزاڵ بوو نەیانتوانی وەکو پێویست اعتراض بکەنەکەنا بەدلی زۆر لەو پەرلەمانتارە سونەکان نەبوو چونکە ئەوانە کە دەنگ وەلدەگرن بە دەنگی کێ هاتینە بە دەنگی عربە سونەکان هاتینە لە کەرکک و دەوروبەری و مۆسوڵ ئەوانە ئەو منطقەی ئەمە پەدڵی کێشە لەسەر ئەم بڕیارەیان ئەم یاسایە تا چەند دەتوانێت کێشەی جوتیارانی کورد چارەسەر بکات کاکچێت والله دەبیت کێشەیەکی کە سەداش نەبیت تا ڕادەیەکی دوور و درێژ ئەو کێشانە حل بکات کە ئەوانە بە هەموو ئەو وەسعی دروست بە بڕیارەکانی ناشەرعی محکمەی سەورەی پێشووی ڕژیمی بەعس دروست بووینە کاو بریارانە هەلوەشران اعتیادی ئەوەی بەلگەی هەیە ئەوەی مەسەلەن سەنەدەی هەیە ئەوەی ئیسبات بکات ئەوە عەردی خۆی بووە پێشان لەسەر بووە ئەو لەوێت لەو دەبیت بەڵێ چای تەیمور ئەندامی پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵ مابووی سپاس بۆ بەڕێز